هەرچەندە لە ئێستادا حکوومەت و فەرمانبەران لە هەموو کات زیاتر چاویان لەو داهاتەیە کە بەهۆی فرۆشتی نەوتەوە هەرێم دەستی دەکەوێت، بەڵام تا دێت ئەو داهاتە ڕوو لە کەمبوونەوە دەکات. وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم ڕایگەیاند لە مانگی ئازاری ڕابردوودا 327,000 بەرمیل نەوتیان لە ڕۆژێکدا هەناردە کردووە کە دەکاتە زیاتر لە 10,148,000 بەرمیل لە مانگێکدا. لەبارەی داهاتی نەوتیشەوە وەزارەتی سامانە سروشتەکان ڕایگەیاندووە داهاتی نەوتی هەناردەکراو لە ڕێگەی بۆریەوە بۆ مانگی ئازار زیاتر لە 557 ملیۆن دۆلار بووە کە بڕی 150 ملیۆن دۆلاری بە پێشەکی و بڕی 200 ملیۆن دۆلاریش بە قەرز وەرگیراوە. ئاماژە بەوەش کراوە زیاتر لە 36 ملیۆن دۆلار لە داهاتی نەوتی هێرەم دەدرێت بە کۆمپانیەکانی وەبەرهێنەری نەوت. سامانە سروشتەکان ئەوەشی خستووەتە ڕوو لە مانگی ڕابردوودا بۆ ماوەی 12 ڕۆژ هەناردەکردنی نەوتی هێرەم بۆ بەندەری جەیهانی تورکیا ڕاگیراوە. لە 17 شوباتی ئەم ساڵیشدا هەناردەکردنی نەوتی هەرێم بۆ بەندەری جەیهان بۆ ماوەی 13 ڕۆژ ڕاگیرا. بۆ پێش لە ماوەی 2 مانگی ڕابردوودا لە کۆی 6 ڕۆژ حکوومەت هەرێم تەنها 35 ڕۆژ نەوتی هەناردە کردووە. بۆ هێشەوە لە 145 ئەو داهاتەی لەدەستداوە کە لە فرۆشتی نەوتدا دەستی دەکەوێت. بەپێی ئامارەکانی وەزارەتی سامانە سروشتەکان لە مانگی کانونی دووەمی ئەم ساڵدا زیاتر لە 18 ملیۆن بەرمیل نەوت هەناردە کراوە کە داهاتەکەی زیاتر لە 650 ملیۆن دۆلار بوو. بەڵام بە مانگی شوبات و ئازاری ڕابردوو حکوومەت 20 ملیۆن بەرمیل نەوتی هەناردە کردووە. بەو پێش ئاسی هەناردەکردن بە ڕێژەی لە 145 کەمی کردووە. سەرەڕای دابەزینی ئاسی هەناردەکردنی نەوتی هەرێم لە ئێستادا نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا بەراورد بە ساڵی ڕابردوو بە ڕێژەی لە 150 دابەزیوە و تێکرا لە مانگی ئازاری ڕابردوودا بەرمیلێک نەوت با 40 دۆلار فرۆشراوە. دابەزینی ئاسی هەناردەکردنی نەوتی هەرێم لە کاتێکدایە لە ئێستادا حکوومەت موچەی 5 مانگی فەرمانبەران قەرزدارە و هەرچەندە پێشتر بەڵێنی دابوو لە دوای پاشەکەوتکردنی موچە مانگانە و لە کاتی خۆیدا موچە دابەش دەکەن، بەڵام تا ئێستا بەشێک لە فەرمانبەران موچەی مانگی شوبات و تەواوی فەرمانبەرانی هەرێمیش موچەی مانگی ئازاریان وەرنەگرتووە. بەرهەم ساڵح NRT